لە نووسینێکدا بە ناونیشانی سەروەر یاسایە یاسا سەروەر نییە؟ دەڵێ هەردەقێکی یاسا کاری پێنەکرا یاسا نییە، هەر یاسایەکیش دادپەروەری بەدینەهێنا یاسا نییە، سزاش دەبێت یەکسان بێ بەرامبەر بەو تاوانەی ئەنجام درراوە، ئەگەر نادەقی ئەو سزایە یاسایی نییە. لە چی جیهانێکی دادپەروەریدا هەبووە سکاڵای تۆمەتبارێ بە کوشتنی ئاژەڵێکی کێوی کە دوو بەچکە لە ناوسکیدا بۆ بتوانێت پارێزەرێکی مافی ئاژەڵا بخاتە زیندانەوە. دەپرسم چێ بەرپرسە لە پیسبوونی سەرچاوەکانی ئاو و ڕەگەزەکانی هەوا و خاک؟ ئایا مردنی مرۆڤەکان و ئاژەڵ و باڵندەکان بەهۆی ئەم پیسبوونانەوە تاوان نییە؟ لە یاسادا بە تاواندا نەنراوە؟ دادوەر و داواکاری گشتی بۆ ئەم دۆسیانە چیان کردووە؟ خۆ ئەگەر یاسا سەروەر وایە ئەوە گومانی تێدا نییە داوای سەروەری یاسامان نەدەکرد. خۆ ئەگەر دادپەروەری بۆ سروش بەدیهێنرابایە ئەوە بە دڵنیاییەوە دەیڵێم داوای دادپەروەریمان نەدەکرد. زیاتر لە چارەکە سەدەیەکە خەباتی ژینگە پارێزی لە باشووری کوردستان دەستی پێکردووە. گومانم نییە ئەم خەباتە دەبێ بگا بە ئامانج. بۆ گەشتن بە ئامانج شۆڕشی دەوێت، شۆڕشیش بەبێ قوربانی نابێت. سەروەر قەرداغی کە بڕێزیان پارێزەری ژینگەن میوانی ئەمڕۆ ژۆرناڵە بێت. کاک سەروەر بەخێر بێ. بەڕێزت لە نووسینەکەدا زۆر باس لە دادپەروەری دەکەی. ئەگەر باس لە هەرێمی کوردستان بکەین دادپەروەری لە چیدا نەکراوە؟ بەڵێ دیارە لە باشووری کوردستان ئێمە کۆمەڵێک دەقمان هەیە کە بە یاسا ئەژمارەکردن و لایەن پەرلەمانەوە دەرچوون و با بڵێن بە پشتبەستن بە بنەما دەستوریەکان و دیارە ئەمانە وەک لە وتارەکەش من ئاماژەم پێکردو هەموو دەقێکی یاسایی دەبێت کۆمەڵێک بنەما هەیە تایە بێت. ئەگەر ئەو دەقە یاسایانە نەتوانن دادپەروەری بەدی بهێنن ئەوە پێی ناوترێ یاسا تەنها نووسینێکە و هیچی تر. بۆیە بە باوەڕی ئێمە لە باشووری کوردستان تا ئەمڕۆکە نەتوانراوە دادپەروەری لە هیچ کایەکانی لە هیچ بوارێکا بەدی بهێنرێ و بەتایبەتیش لە بواری سروش بەو پێی کە ئێمە بۆ ماوەیەکی درێژە ینی لەم بوارە کارەکەین و لە پێش ئێمەوە بەدەیان خەڵکی کە لەم بوارە ئیشیان کردووە و خەباتیان کردووە بۆ بەدیهێنانی دادپەروەری بۆ سروش و بۆ ئاژەڵ و باڵندەکان و ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک. دیارە ئەمەش بۆ ڕۆڵی لاوازی دادگاکان و داواکاری گشتی و تەواوی دەسەڵاتی دادوەری ئەگەڕێتەوە لە کاتێکە ئەمە کەوت دەقە یاسایەمان هەیە هیچ یەکێک جێبەجێ ناکرێ واتە ئێمە کەسانی کە تاوان بەرامبەر ژینگە ئەکەن یان تۆمەتبارن بە کەیسەکان ئازادانە جەزوڵێنەوە و هیچ ڕێگرێکیان لێ ناکرێ و هیچ سزایەکیش ناسەپێنرێ بەسەریانە یان ئەگەر بشت سەپێنرێ بەڕاستی سزایەکی زۆر زۆر سووکە. بەڵام لە هەمان کاتا ئەو کەسانەی کە داوای دادپەروەری ئەکەن داوای پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و باڵندەکان داوای پارێزگاریکردن لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاکەکەن ئەم کەسانە کە پارێزەری سروشتن ڕوبەڕووی یاسا و تەنان ڕوبەڕووی سزاش دەکرێنەوە و هەندێک جاری شێ بەڕاستی ڕوبەڕووی کوشتنیش کراونەتەوە شەهیدیشمان داوایانی ئەو کەسانی کە لە بۆم بوارە خەباتیان کرۆ تێکۆشاوە. بەڵێ با بزانین ئایا بەدیهێنانی دادپەروەری بابەتێکە لە چاوەڕوانیدا بێ؟ دیارە وەک لە وتارەکەش من ئاماژەم پێکردووە ینی بە من بۆ خۆم ێستا باوەڕم بە هیچ جۆرێک لە دادپەروەری نییە لە باشووری کوردستان و باوەڕم بە هیچ یەکێک لە دەسەڵاتی دادوەری نییە کە بتوانێت دادپەروەری بۆ مرۆڤەکان بەدی بێنێ. وەک لە بابەتەکەش من ئاماژەم پێکردووە ئێمە داوای دادپەروەریمان بۆ بەدیهێنانی مافی ئاژەڵەکان کرد. بەڵام لە جیاتیەوەی کە ئەو کەسانی کە با بڵێن دەبن بە هۆکار بۆ کوشتن و بریندارکردن و ئازاردانی ئەو ئاژەڵانەکەمە بەپێی یاسا دژی یاسا لە جیاتیەوەی ئەوان ڕوبەڕووی سزا بکرێنەوە ئێمەیان لە زیندانەکان تون کرد و بەڕەفتی کەفیل ئازادیان کردین کە ئێستا دۆسی تریشمان با بڵێن لە دژ جوڵێنراوە. بۆیە بە دڵنیایی و من باوەڕم وایە کە ئەم با بڵێن دەسەڵاتی کە ئەمڕۆکە لە باشووری کوردستان هەیە بە هیچ جۆرێک ناتوانێت دادپەروەری بۆ سروش بەدی بێنێ و باوەڕی تەواوەتیم و بەپێی ئەو ئەزمون و تەجروبەی کە لە ماوەی ساڵەکانی ڕابردوو لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ دەسەڵاتی دادوەریە هەمان بووە. بۆیە من پێم وایە دەبێت هەر تاکێک لای ئێمە بۆ خۆی وەکو شۆڕژگەڕێک تەماشا بکە و لای خۆیەوە هەڵبسێت بەوەی کە خەباتێک بکایان شۆڕشێک بەرپا بکە بۆ بەدیهێنانی دادپەروەری بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە جیهانێک بنیاد بنینیان جیهانێک بخڵقێنین کە بۆ خۆی یاساتیایە سەروەر بێت و دادپەروەریش تایە بەدی بێت هەم بۆ مرۆڤەکان و هەم بۆ ئاژەڵەکان. ئەمەش بەڕاستی بە تەواوی تاکەکان خۆیان دەکرێتەوە دەبێت ئەم ڕۆحی شۆڕژگێڕە لە هەموو تاکەکە دروست بێت و دەبێت تەنها تاکەکان خۆیان ئەمە بەدی بێنن نەک ئەوەی کە داوای دادپەروەری لە مرۆڤەکان. بەڕێزت پارێزەری ژینگەیت ئەتوانین بڵێن کە هەرێمی کوردستان خاوەنی سروشتێکی پارێزراوە؟
بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم خاوەنی سروشتێکی پارێزراو نییە چونکە دەستدرێژەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونەکەن و سەرچاوەکانی ئاو ڕەگەزی هەوا و ڕەگەزی خاک هەرێکێک لەمانە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن ڕوبەڕووی پیسبوون بۆتەوە ڕوبەڕووی دەستدرێژی بۆتەوە و دیارە ئێمە لە ناو سروشدا دوو هێزمان هەیە هێزێکمان هەیە کە خۆیان بە پارێزەرانی مافی ئاژەڵ مافی سروشدانێن و هێزێکی تریشمان هەیە کە با بڵێن هێزی دژە سروشتن ئەو هێزێک کە هێزی دژە سروشتە زۆر بەهێزترن لە هەموو ڕوەکان و هەتا بە یاسا توانم بڵێم ینی پاڵپشتیان کراوە یان لەلایەن حزبەکانەوە یان بە جۆرەکان لەلایەن دەسەڵاتەوە پاڵپشتی کراون بۆەوەی بە هەر جۆرێکە خواستیان هەیە بە هەر جۆرێک ئەیانەوێت لە پێناو چاوچنۆکیان لە پێناو فراوانکردنی دەسەڵاتیان لە پێناو زیادکردنی داهاتیان هەر چۆنێک دەیانەوێت و خواستیان هەیە بتوانن زیاتر زیانی ئەمە چی بۆ کاک سەروەر زیانی ئەمە دیارە بە دڵنیاییەوە ینی وەک ئاماژەم پێکرد ینی پیسبوونی تەواوی ئەو سەرچاوانەی لێکەوتوتەوە دیارە پیسبوونی هەرێکێک لەم سەرچاوانش ڕاستەخۆ پەیوەندی بە ئینسانەوەیە بە مرۆڤەوە هەیە و پەیوەندی بە ژیانی ئاژەڵ و باڵندەکانەوەی کاتێک هەرێکێک لەم ڕەگەزە ژینگەیانە ڕوبەڕووی پیسبوون و لە ناوچوون دەبێتەوە بە دڵنیاییەوە ژیانی تاک بە تاکمانۆک و ئینسان ڕوبەڕووی مەترسی و مەرگ دەبێتەوە و لەگەڵ ژیانی ئاژەڵەکانیش ئێمە ڕۆژانە گەر هەرێکێک لە ئێمە کە بە دڵنیای تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەکارێنی ینی دەبینی لە پەیجەکانەوە چەندین کەسن کە بۆ نمونە خۆیان ڕاویان کردووە یان ئەو ڕاوانەی کە کراوە ڕاستەخۆیان وێنەکانی بڵاو دەکەنەوە یان مەسەلەن کە ژینگە پیس دەکەن بە هەمان شێخۆیان وێنیان بڵاوەکەنەوە ینی هیچ یەکێک نییە کە ئەم کەسانە ڕوبەڕووی سزا بکاتەوە یان کاک سەروەر ئەمانە مەترسێ جدین بۆ سەر ژینگەی هەرێم بە دڵنیاییەوە دەیڵم ئەگەر ینی پیسبوونەکانی ژینگەوە و دەستدرێژیانی کە بۆ سەر سروشتە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە ژیانی هەرێکێک لە ئێمە زیاتر ڕوبەڕووی مەترسی و لە ناوچوو نەبێتەوە و باشترین بەڵگەشەوەیە کە بە پێی ڕێکخراوانی کە با بڵین ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بڵاوی کردوتەوە یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە پیسبوونی ژینگەیە کە لە سێم هۆکارە دایناوە یعنی با بڕێن ئێمە سەری نەخۆشخانەکانی هیوا بکەین با بڕێن سەری ئەو ئامارەکانی تر بکەین بزانین ئەو خەڵکانی کە تووشی ئەو نەخۆشیانە بوون کە بەهۆی بەشێکی زۆری بۆی پیسبوونی ژینگەوە بۆ کە ئەمە دەرەنجامەکەی بۆی پیسبوونی سەرۆرکەواتە ئەو بەڵگان یاخود ئەو دۆسیانە چی بوون کە لە سەپاراستنی ژینگە و سروشتی کوردستان توانی وتانە بیجوڵێنەوە کاری لەسەر بکەن دیارە بەدەیان کەیسێ مەسەلێکێک لەو کەیسانە بۆ نمونە پیسبوونی سەرچاوەکانی ئاوی خواردنەوەی بۆ نمونە من بۆ خۆم لە قەزای دەربەنی خان دانیشم یعنی هیچ یەکێک نییە لە قەزای دەربەنی خانە پشت بە سەرچاوی ئاوی خواردنەوە ببەستێت بۆ چونکە تەواوی ئەو ئاوەڕوانەی پارێزگای سلێمانی و تەواوی ئاوەڕۆی نەخۆشخانەکان و ئەو کارگانی کە لەسەر ناوچەی تانجەرۆ هەن تەواوی و ئاوەڕوانە هەمووی دێتە ناو دەڕژێتە ناو تانجەرۆ لە تانجەرۆشەوە دەڕژێتە ناو بەنداوی دەربەنی خان بۆی خەڵک ئامادەی تیانێ و ئاو بخواتەوە ئەوەشی کە بیخواتەوە ڕەنگە خەڵکێکی زۆر کەم بێ یعنی ئەم توانای ئیمکانی مادی و مرۆیی نەبێ بۆ ئەوەی کە ناچار بێ و ئاو بخواتەوە گەمەش لە دوجارە تووشی نەخۆشی و تووشی مەرگی ئەکاتەوە یەکێکی تر لەو هۆکارانە بەڕاستی گواستنەوەی نەوتە لە ڕێگەی تەنکەرەوە و دەرهێنانی نەوتە بۆ ئەم دەرهێنانی نەوت و گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەرە یعنی کارەساتی گەورەی ژینگەی دروست کردووە ینی تەنکەرێک بۆ نمونە 36,000 لتر نەوت هەڵەگرێت ناکرێت کە تۆ بۆ خۆی ئەو هەموو ئەو نەوتە ڕەشە بڕژێنێتە سەر ئەو خاکە بەبێ ئەوە هیچ باجێکی ژینگەی بدا بەبێ ئەوەی ڕوبەڕووی لێپرسینەوە بکرێتەوە وە سزای ئەو کۆمپانیایە بدرێت کە بەرپرسە لەم کارە ئەو دارستانانی کە ئێمە هەمانە مەسەن بۆ منە بەردەوامی ئێمە تۆبارانی ناوچە سنووریەکانمان لەسەرە لەلایەن وڵاتانەوە بۆچی هیچ یەکێک لەو لایەنانی کە خۆیان بە پارێزەری یاسا دەزانن خۆیان بە دەسەڵاتی دادوەرین بۆ نەیانتوانیوە لە ڕێگەی دادگانی و دەوڵەتەکانەوە ئەو کەیسانە بجوڵێنن و داوای ماف بۆ ژینگە بکەن باشە کێ بەرپرسە لە پیسبوونی سەرچاوەکانی ئاو هەروە ڕێگەزەکانی هەوا و خاک لە ڕاستیە ئەمە دوو لایەنە بۆ خۆی ینی دەسەڵات بەرپرسیاری یەکەمە چونکە دەسەڵات دەتوانێت لە ڕێگەی ئەو سیستەمە حکومڕانی کە هەیەی بتوانێت ینی کارێکی وا بکە کە ڕێگری لەو خەڵکانە بکەن ڕێگری لەو ناوەندانە بکە کە بن بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە بەڵام ئەگەر خۆی خودی دەسەڵات خۆی هۆکار بێ بۆ تێکدان و شێواندنی ژینگە ئەوە ئەبێ کێ بێت کە پەنا بۆ ئەمە بەرێ پەنا بۆ پارێزگاری کرد لە ژینگە بەرێ بۆیە من لێرەوە بەڕاستی ینی ڕووی قسەکانم لە حکومەت ناکەم چونکە ینی حکومەت ئێمە بەڕاستی بۆ خۆم دەسم لێ شۆردووە بۆ باوەڕم پێی نییە کە بتوانێت بۆ خۆی پارێزگاری لە سروشت بکات بەڵکوم دەبێت هەرێکێک لای خۆمانەوەکو تاک هەز بە بەرپرسیارەتی بکەین و هەز بە مەترسیە بکەین کە لەسەر هەرێکێک لەسەر ژیانی ئێمە و لەسەر ژیانی ئاژەڵ و باڵندەکان هەیە بەڵکوم ئێمە لای خۆمانەوە کار بۆ پارێزگاری بکەین و من باوەڕم بە توانەکانی تاکەیە و دڵنیاشم لەوەی کە هەرێکێک لای خۆمانەوە ئەگەر هەوڵ بدەین دەتوانین کە پارێزگاری لە سروشت و ژیانی خۆشمان بکەین بەڵێ زۆر بەڕێز کاک سەروەر پارێزەری ژینگە سوپاس بۆ تۆ کامڕۆ میوانی بەرنامەکەمان بوو زۆر سپاس بۆ ئێوەش
بەڕێزان بەبینی نوێنی چەند کاری کاتێرێک بارمەتیاوکارانم کۆتای بە بەرنامەی ژۆرناڵێنی پێوەی کاتی بەخۆش بۆیەوە.